سڵاوتان لێ بە بەڕێزان. من دکتۆر محەممەد قادر خۆشنا و پزیشکی دەرونیم بەرنمەیەکی دیکەی دەروونتان پێشکەش دەکەم. لەم بەرنامەیە پێویستە بە تەرکی زۆر لەگەڵم بن، چونکە باسی تەرکیستان بۆ دەکەم، باسی گرنجەکانی تەرکیستان بۆ دەکەم، باسی جۆرەکانی تەرکیستان بۆ دەکەم. پێتان دەڵێم لە چ بوارێکی ڕۆژانەدا ئێمە پێویستیمان بە تەرکیزە و ئەو هۆکارانەی کەوا دەکات تەرکیزمان کەم بێتەوە چین. با من بۆ نمونە ئەوەتان پێ بڵم کە بەسەر زۆربەمان دادێت. زۆر جار کلیلەکە لە ناو دەستمانە بەڵام بە دوای دادەگەڕین. زۆر جار مۆبایلەکە لە ناو جیرفانمانە بەڵام نازانین لە کوێمانزانەوە. هەموو ئەمانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە کاتی دیاریکراودا تەرکیزمان خستۆتە سەرچی. بەر لەوەی من باسی تەرکیستان بۆ دەکەم بابەتێک زۆر پەیوەندی بەمەوە هەیە بۆی لە تەرکیز تێبگەین پرسیارێکی بەربڵاو لە ناو خەڵکیدا. پرسیارەکەش ئەوەیە کە وەکو ئێستا دەیبینن بەڕای ئێوە مرۆڤ لە سەدا چەندی مێشتی بەکاردەهێنێت؟ ئایا ئەو مێشکەی کە لە ناو کەلەی سەری مرۆڤەکاندا هەیە لە بچووکترینەوە بۆ گەورەترینمان بەرپرسە لە زۆربەی هەڵسوکەوت و ڕەفتار و هەستەکانمان؟ ئێمە چەندی ئەو مێشکە بەکاردەهێنین؟ ئێمە پرسیارەکانمان ئامادە کردو و چوار هەڵبژاردنمان بۆ ئێوە داناوە. ئێوە ئێستا لە ماڵەوە لە ماوەی 5 چرکەدا یەکێک لەو هەڵبژاردنانم بۆ هەڵبژێرن. بەڕای ئێوە مێشک لە سەدا چەندی کار پێدەکرێت لەلایەن مرۆڤ؟ 105 110 150 100 بەڕای ئێوە مێشک سەدا چەندی بەکاردێت؟ من بۆ ئەوەی بە جوانی لەو بەرنامەیە تێبگەم وەڵامی ڕاستان پێ دەڵێم مرۆڤ 100 مێشتی بەکاردەهێنێت و هێشتاش ناتوانێت تەواوی کار وەزیفەکانی خۆی بە بەردەوامی جێبەجێ بکات. بۆیە پێویستی بە تەرکیزە، پێویستی بەوێ لە کاتێکی دیاریکراودا سەرنج بخاتە سەر شتێک و کۆمەڵێک شتی دیکە فەرامۆش بکات. بە ئەمەتان بۆ ڕوون بکەمەوە. بۆ نمونە کاتێک تۆ ئێستا بە دێرەم بەرنامە و دانیشتووی تەرکیزت لەسەر منە، ئاگادارنی قاچت لەکوێ داناوە، ئاگادارنی ئەو جلانە چۆن بەلەشتەوە نووساون. ئەمانە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگی تەرکیزن. من ئێستا کۆمەڵێک تێستم بۆ ئێوە ئامادە کردووە، ئەم تێستم بۆ کارمەندانی خۆشمان کردووە و لەو تێستە پێتان دەڵێم کە ئاستی تەرکیزی ئێوە چەندە. تێستەکەتان بۆ ڕوون دەکەمەوە. تێستەکەتان بۆ ڕوون دەکەمەوە. ئەم تێستە چۆنە؟ سیرکەن لەگەڵم بن. من ئێستا بە ڕەنجی شین نووسیومە زەرد. باشە؟ کاتێک من بە تۆ دەڵێم ئەمەم بۆ بخوێنەوە تۆ نابێ بڵێ زەرد، دەبێ بڵێ شین. با نمونەی دواترت پێ بۆ ڕوون بکەمەوە بە هەمان شێوە. بۆ نمونە ئێستا لەو نمونەی لە پێش چاوتانە ئەمە وەکو وتمان زەردە. نمونەی دواتر ئەمە نووسراوە سەوز بەڵام بە ڕەنجی پرتەقاڵی. ئەمەیان سوور بە ڕەنجی ڕەش. تۆ تەنها پێویستە بڵێ ڕەش، لەمەیان تەنها پێویستە بڵێ شینی کاڵ یان شینی ئاسمانی. باشە؟ بە هەمان شێوە من ئێستا ئەم تێستە بۆ ئێوە دەهێنمە سەر شاشە، بەڵام هەر یەک لەم وشانە تەنها یەک چرکە لەسەر شاشە دەمێننەوە. ئامادە بن لەگەڵم لە دوو چرکەی دیکە تێستەکە بە تەواوی دێتە سەر شاشە و ئاگادار بن دەستی پێ دەکەین. تەرکیستان لێرە بێت. با بە تەواوی لەسەر شاشە بیبینین ئەم تێستە بە فول سکرین بۆی ئێوەش لە ماڵەوە بە ئاسوودەی بتوانن هەستی پێ بکەن. ڕێزان بینیتان زۆر قورستر بوو لەوەی. بۆ ئەوانەی کە تێستەکە تێنەگەیشتین بۆتان دووبارە دەکەمەوە. تێستەکە دێنمەوە سەر شاشە، ئاگادار بن ئێستا منەوەی لێرە دەبینم نووسراوە شین بەڵام بە ڕەنجی سوور نووسراوە. تۆ تەنها پێم دەڵێ سوور، نابێ شینەکەم بۆ بخوێنەوە. دووبارە بە تەواوی لەسەر شاشە بۆتان دادەنێمەوە. بزانە دەتوانیت تەرکیز لەسەر ڕەنگەکان بکەیت. ئەمەش دەوەستێتە سەر ئەوەی کە مێشک ناتوانێت لە یەک کاتدا فۆکەس لەسەر ئەو شتانە بکات کە پێشتر ڕاهاتوە لەسەری ئێمە بینیومانە کاتێک شتە لەم شێوەیە دێتە بەرچاومان ڕاستەوخۆ بیخوێنینەوە. پێویستە لەسەرمان تەرکیز بخەینە سەر ڕەنگەکان. واتە لێرە بابەتێک دێتە پێشەوە، ئەوش ئەوەیە کە ئێمە زۆر جار ناتوانین بە ئاسانی فۆکەسی ئەو شتە بکەین کە دەمانەوێت شتی دیکە ڕێگریمان لێ دەکەن. هەمان ئەو تێستەی ئێوە کردان من بۆ کۆمەڵێک لە ستافەکانی خۆمان لە ڕوودا و لە بەشەکانی گرافیک ئەو تێستەمان ئامادە کردووە. با ببینیم بزانین ئەوان دەتوانن؟ شین زەرد ڕەش شین پرتەقاڵی سەوز قاوەی سوور. شین زەرد ڕەش شین پرتەقاڵی شین مۆر سۆر. دوو قڵم غەڵەت کرد. شین زەرد ڕەش شینی ئاسمانی پرتەقاڵی سەوز قاوەی سۆر. شین زەرد ڕەش شین
پرتەقاڵی سەوز قاوەی سوور شین پرتەقاڵی ڕەش شین پرتەقاڵی سەوز قاوەیی سوور یەک دانم غەڵە دوو شینی ئاسمانی وەکو دەبینن شتەکە زۆر قورسترە لەوەی کە بە ئاسانی بکرێ ئەگەر چی بەشێکی ئەوانە وەڵامی ڕاستیانداوە بەڵام وەڵامی هەڵەشمان هەبوو ئەمە دەوەستێتە سەر ئەوەی کە چ جۆرێکی تەرکیز تۆ بەکاردێنی چونکە تەرکیز سێ جۆری هەیە جۆرێکمان هەیە پێی دەڵێن تەرکیزی چڕ ئەو کاتەیە کە تۆ تەرکیزت لە یەک شوێن چڕ دەکەیەوە ئاگات لە دەوروبەرت نامێنێ کە ئێمە زۆر حەزمان لێیە ببینین ئەم تێستە چۆن لە ژیانی ڕۆژانەمان ڕنگ دەداتەوە تێستی دووەم پێی دەڵێن تەرکیزی بەردەوامی تۆ ئێستا لە سەرەتایان بەرنامە و تاکۆتایی ئەم بەرنامە تەرکیزت لای من دەبێت بە بەردەوامی ئەم تەرکیزە دەهێڵیتەوە تەرکیزی سێم کە زۆر جار بە هەڵەماندا دەبات ئەو تەرکیزەیە کە پێی دەڵێن تەرکیزی هەڵبژێردراو یان کاتێک دەنگێک لە ناو دەنگەکانی دیکە هەڵدەبژێری بۆ نمونە کاتێک تۆ لەگەڵ بازاری لەگەڵ هاوڕێیەکت قسە دەکەن تەنها دەنجی هاوڕێیەکەت گوێ لە دەبێت دەنجی ئۆتۆمبیلەکان دەنجی دوکاندارەکان دەنجی دەوروبەرت دەنجی ئەو کەسانەی لە دەوروبەر قسان دەکەن دەنجی ئەو کەسانەی کە شت دەفرۆشن مێشکت تەرکیز لەسەر ئەمانە ناکات تەنها دەنجی هاوڕێیەکەت هەڵدەبژێرێت ئەمە دەگوێزینەوە بۆ بابەتێکی زۆر پراکتیکی و کردداری لە ڕۆژانەدا کە ئێمە با بڵێن ڕوبەڕووی دەبینەوە ئەویش بابەتی لێخوڕینی ئۆتۆمبیل و بەکارهێنانی تەلەفۆنە من دەمەوێت ئەم پەیامە لە ڕێو بەرنامەیەوە بگەێنم بۆ ئەوەی بزانین ئایا مرۆڤ دەتوانێت تەلەفۆن بەکار بهێنێت و لە هەمان کاتدا تەرکیزیشی لەسەر شوفێری بێت بۆ ئەمە من کەسێکی زۆر زیرەکم بۆ ئێوە ئامادە کردووە ئەم کەسە یەکێکە لەو کەسانێک کە لە پاڵەوانی دریفتینگە وەرزشی دریفتینگ بە ئەگەر دەتوانین بە کوردی خلیسکاندنی ئۆتۆمبیلی بۆ بەکاربێنین ئەم کەسە کەسێکی زۆر زیلەکە لە ڕووی وەڵامدانەوەی کۆمەڵە پرسیاری دیکە ئێمە تێستێکمان بۆ ئێوە ئامادە کردووە لەگەڵ ئەم ئاوا کە ئەم بەشداروی ئەم ڕۆمانە بزانین سەرەتا ئاوا چییە چێیە و تواناکانی چۆنن لەگەڵ ئەوەشدا بزانین دەتوانین لە تێستی تەرکیزی ئێمە دەربچێ با بزانین چۆنە لەگەڵمان بن فازل ئەوبەکر یاریزانی وەرزشی درفتینگم خاوەنی پلەیدووەمم لەسەر ئاسی عێراق ئەوڕۆکە بەشدارم وەکو شۆفێرێک لێرە لە بۆ ئەزمموی درفتشم ماوەی زۆرە خەرکی ئەو وەرزشەم و حەز و خولیای تایبەتیم لە بۆ ئۆتۆمبیل و وەرزشی درفتکردن هەیە کە ئەوەش لێ هاتووی و ئەکی تەرکیز و زیرەکێکی باشی دێ بێگومان متمانێکا من بەخۆمە لێ بتوانم کە نەتیجەی ئەوەی کە لە خەیاڵتانە زۆر باسیش دەوەی بەدەستێنم ئینشاءڵڵا ئاوا پێم بڵێ درفت چییە؟ دکتۆر جان درفتکردن باڵانسکردنی ئۆتۆمبیلەکەتە لە نێوان ڕۆشتن لە دەست و هێنانەوەی یاخو خلیسکانیش پێ دەڵێن باشە وەکو جەنابەت کە لە شوفێریدا کۆمەڵە شۆی زۆر جوانت هەیە زۆر سپاس پێم بڵێ لە کاتی شوفێری تەرکیز بۆچی پێویستە؟ دکتۆر جان لە کاتی شۆفێری تەرکیز بەس بۆ ئەوە نییە کە تۆ ڕووی ئۆتۆمبیلەکە لە پێشەوە بێچکانەکە بگری و ئەو هەموو تەرکیز دەکەوێت نا بێگومان ئەمە ئاوێنەمان هەیە ینی پێویستە ئاگداری دواوە و لاتەنیشەکانی ئۆتۆمبیلەکە و ینی هەندێک حاڵاتی ناو سیارەکەش پێویستە تەرکیزمان دایمە لەسەری بن حەزەکەی تەرکیزت باشە بێگومان حازری ئەوڕۆ تێستێک بکەین بێگومان دکتۆر جان ئاوا تێستێکمان لێرە حازر کردووە زۆر باشە دەفسفۆرمان بۆ داناوی کاتێکی دیاری کراومان هەیە زۆر تۆ تێستم بۆ دەکەیت یەکەم جار بەبێ ئەوەی قسە لەگەڵ بکەی بە تەلەفۆن پاشان من دەڕۆم تێستەکەم بۆ دووبارە دەکەیەوە من بە تەلەفۆن کۆمەڵە پرسیار لێ دەکەم زۆر چاکە لە هەر دووباردا کاتەکانت دەپێوم و ئاگادار بە نابێ هیچ کام لەو پسفۆرانە بەرببنەوە سەهلە ئینشاءڵڵا هەز دەکەیت دەتوانی بیکەیت بێگومان بیکەین ترسم لێ نییە ئامادەم با دەست پێکەین
ئێوە دەبینن کە ئەوە توانایکی زۆر باشی هەیە لە لێخوڕنی ئۆتۆمبیل. یەکێک لەو با بڵین بابەتانە کە پێویستە لێرە جەختی لەسەر بکەمەوە ئەوەیە کە وەرزشی دریفتینگ پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری یاسایی هەیە، پێویستی بە کۆمەڵێک کەسانی زیرەک و لێهاتوو هەیە، پێویستی بە خۆتەرخانکردنی ئەو کەسە هەیە و هەروە پێویستی بە سەرخانکردنی شوێنیش هەیە. ئەم وەرزشە لە ناو شاردا ڕێگە پێدراونیە، ئەمە جگەلەوەی لە کۆمەلگادا زۆر قبول کراونیە، بەڵام لە ڕووی یاساییشەوە لە ناو شار و لە ناو خەڵک بە شێوەیەک ڕێگە پێدراونیە. تەنها بۆ بەبیرهێنانەوە تەواوی ئەو ڕێکارانی پێویستن بۆ ئەنجامدانی ئەم ڤیددیۆیە لێرە ئامادەکراوە و هیچ کام لە ستافەکان و لە هاوڵاتیانیش هەم بێزار نەکراون و هەم با بڵین ئەزیەتیان پێنەگەیشتووە. من ئێستا ئەمە ئاواتان بینی لە ماوەی 15 چرکە بە 100 مەتر بەناو ئەم دەفسفۆرەدا ڕۆی. ئەمجارە من دوو پرسیاری بیرکاری ئاسان لە ئاوا دەکەم، دەبینم ئەوە زۆر زیرەک و زۆر بەخێرایی لە چەند چرکەیەک وەڵامم دەداتەوە. سەرەتا ڤیددیۆیەکەمە دەبینن. دوای ئەمە ئاوا هێدفۆنێکی لەگوێ و لەگەڵ من هەمان پرسیاری لێ دەکەمەوە، تۆزێک پرسیارەکەم جیاوازترە بەڵام هەمان شێوازە و پێویستە ئاوا لەگەڵ وەڵامدانەوەی پرسیارەکە لە چرکەی یەکەم بگاتە چرکەی کۆتایی بزانم دەتوانێت بە هەمان کات بیکات و بە هەمان خێرای وەڵامی پرسیارەکانم بداتەوە، بزانم ئاوا دەتوانێت بەو ژیرەکەی خۆی شوفێری بکات و تەرکیزیشی لە لای تەلەفۆنەکەم بێت. چی دەڵێن ئێوە؟ 32 دکتۆر جان ئامادەم. یاڵا فەرموو دکتۆر. 41 15 41 5 6 12 دکتۆر زۆر قرس بدیت. دوو اختیار تێ دکتۆر جان، یانەوە تا پرسیارەکان دەکەی قوربانی شۆفێرەکە یا شۆفێرەکە دەکەی قوربانی پرسیارەکان؟ ناتوانین ناکرێت. زۆر جوانە ئاوا یان شوفێریەکە دەکەینە قوربانی تەلەفۆنەکە یان دەبێت تەلەفۆنەکە بکەینە قوربانی شوفێریەکە و بەداخەوە زۆر جاریش خۆمان دەبینە قوربانی. ئەمە یەکێکە لەو هەڵانەی ئێمە زۆر جار لە ڕووی تەرکیزەوە وا دەزانین دەتوانین لە کاتێکا تەرکیز لەسەر دووشت بکەین، بەڵام مێشک ناتوانێت لە کاتێکا تەرکیز لەسەر دووشت بکە. ئەمە ڕامن دەچێشە نەو بابەتێکی دیکە کە قوتابیانمان زۆر سوودی لێ دەبینن، بابەتی مڵتی تاسکینگ. کەسێک دەڵێ من دەتوانم لە کاتێکا چەندین کار بەیەکەوە ئەنجام بدەم، دەتوانم لە کاتێکا بخوێنم جێ لە مۆزیک بگرم و کاری ڕۆژانەشم بکەم، دەتوانم لە کاتێکا شوفێری بکەم و مۆبایل بەکاربهێنم. تەنانەت هەندێکیان دەڵێن دەتوانین تێکست مەسج بنووسین کە ئێمە لە ڕووی زانستی و پێتان دەڵێن هیچ کام لەوانە بە هیچ شێوەیەک پراکتیکی نین. ئەمە سەر دەکێشێت بۆ ئەوەی ئەو کەسانی کە بیانەوێ بخوێنن پێویستە لە کاتی خوێندندا چی بکەن. من بۆ ئەوەی بسلمێنم کە ئێوەش لە ماڵەوە لە هیچ کامان باشترنین و ناتوانن لێ کاتدا چەندین کار بەیەکەوە بکەن. تێستێکم بۆ ئێوە ئامادە کردووە ئێستا لە ماڵەوە بیکەن. ئەمەش تێستی تەرکیزە. لەم تێستا من کۆمەڵێک ئاژەڵم نیشانی ئێوە داوە بە شێوەیە ڕیزبەندی لەسەر شاشەکە دەیبینن. باشە چەندها پێم بڵێ لە ماوەی ئەم 15 چرکەیەدا بۆ جاری یەکەم تۆ چەند پڵنگ دەبینی. ئەمانە چەند ئاژەڵێکن، شێرە، پڵنگە، زەرافەیە، چەندین ئاژەڵی دیکەیە. من لە ڤیددیۆ یەکەم خۆم لەگەڵ چاندەبم، پاشان ڤیددیۆی دووەم تێستی ئێوە دەکەم. با ڤیددیۆیەکە ببینین بە شێوی تەواو بە ڕوونی لەسەر شاشە بۆی من لەگەڵ ڤیددیۆیەکە بۆ ئێوە ڕوون بکەمەوە و لەگەڵتانی بژمێرم. ئێستا ڤیددیۆیەکە ئامادەیە بەیەکەوە دەیبینین، من بۆتان ڕوون دەکەمەوە. بۆ نمونە من پڵنگ دەژمێرم لەو ڤیددیۆیە. ئەمە یەک پڵنگ، هیچ پڵنجی دیکە نییە جارێ. ئەمە دوو پڵنگ. بەڕێزان ئەمە بینیتان ئەمە پڵنگەکانم بۆ ژماردن و ئێستا من دووبارە ئەم تێستتان بۆ دەکەمەوە، بەڵام لەگەڵ ئەمەدا ئەمجارە دەنجی من ئاوا نابێت. من چەند خەتێکی کورتی زانست و کۆمەڵێک زانیاری لەسەر مێشک بۆ ئێوە دەڵم. پێم بڵێ لەناو ئەو دەربڕینانەی ئەو پارچە نووسینە و پارچە وتارەی کە من ئێستا دوای ئەم شۆتێ من دێتە سەر شاشە چەند جار وشەی مێشک بەکاردەهێنم. لە هەمان کات ئەو ڤیددیۆ ئێستاتان نیشان دەدەمەوە چەند جار تۆ شێر دەبینی. دووبارە دەکەمەوە چەند جار لەم ڤیددیۆی داهاتوو شێر دەبینن بە بەرچاوتاندا دەڕوا ئاژەڵی شێر و لە هەمان کاتدا ئەو دەنگەی من کە لە باگراوندی ڤیددیۆیەکە دەڕوا چەند جار وشەی مێشکی تێدایە. بزانم دەتوانی ماڵتی تاسک بکەی، بزانم دەتوانی شێرەکانم بۆ بژمێری و پێشم بڵێ من چەند جار وشەی مێشکم بەکارهێنا. تەواو خۆت ئامادەکە، مۆبایلەکەت دابنێ بە هەموو شێوەیەک دەوروبەرت بە ئارام بێ، دەمەوێت باش تەرکیز بکەی، بەڵام من هێشتا گومان دەکەم تۆ بتوانێت ماڵتی تاسک بکەی. مێشک ئەندامێکی ئاڵۆزە، بەرپرسە لە هەموو هەڵسوکەوتەکانی مرۆڤ.
زیاتر لە 86 ملیار خانە لە مێشکدا هەن. مێشک پێک دێت لە چەوری، پڕۆتین، کاربۆهیدرات، ئاو و چەند خۆیەکی سنووردار. گەورەترین بەشی کۆ ئەندامی دەمار مێشکە. دەزانی مێشتی پیا و کەمێک لە مێشتی ژن گەورەترە؟ بەڕێزان، وەکو دەبینن ئەمەیان زۆر قورسترە کە بیری لێ بکەینەوە. بۆیە هەرگیز وا مەزانە کە تۆ دەتوانیت لەناو ئۆفیسێکدا خەریکی مۆبایلەکەت بی و مامەڵی هاوڵاتیان بەڕێ بکەیت. بۆیە هەرگیز وا مەزانە دەیمەوە سەر بابەتی خوێندن کە دەتوانی بخوێنی و بە هەمان شێوە گۆرانیەکیش لە باگراوند بڕوە. ئەو کەسانی دەڵێ من دەتوانم لە باگراوند گۆرانی هەبێ و دەرسیش بخوێنم لەم ڕۆوە ئەمە تاقی بکەنەوە. تەنها ئەو دەنگانی باگراوندت ئەو دەنگانی لە دەوروبەرت هەیە ڕایان بگرە بیان کوژێنەوە تەنها تەرکیزت بخە سەر بابەت و سەر دەرسەکە. بزانە بە شێوەی چەند باش دەتوانی ئەو زانیاریانە لە ماوەیەکی زۆر کورتتردا وەربگریت و بە تەواوی لە زاکیرە و یادگەت بمێنێتەوە. چونکە بیرتان بێت یەکەم قۆناغی گواستنەوەی زانیاری بۆ ناومێشتی مرۆڤ و مانەوەی لەوێ پێویستی بە تەرکیزە. ئەگەر تۆ ئێستا تەرکیزت لای من نەبێت و ئاگاداری ئەم بەرنامەیە نەبیت ئەو زانیاریانە هیچی ناچێتە ناو میمۆریت و دوای تەواوبوونی بەرنامەکە لە بیرت دەچێتەوە. ئەم ڕێنماییە زۆر پێویستە بۆ قوتابیان. بۆ ئەو کەسانی کە هەست دەکەن تەرکیزیان خراپە، من چەند سیفەتێکتان پێ دەڵێم کە لەوانەیە بەشێکی ئەو سیفەتانە بێت بووبێتە هۆکاری تەرکیز خراپی لای ئێوە. ئەم سیفەتانە لەسەروی هەمویانەوە سوۆشەڵ میدیا وەک هەمیشە دیراسە نوێیەکان و هەموو توێژینەوەکان ئاماژە بۆ دەدەن ئەو شەپۆلەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو شەپۆلی بەکارهێنانی هەموو جۆرەکانی دیکەی میدیا مرۆڤ تووشی کەمی تەرکیزی دەکات. بۆ نمونە ئەگەر هاوڵێکت ڤیددیوەیەکی کورتی 15 چورکەیت بۆ بنێرێت زۆر بە ئاسانی دەتوانی سەیری بکەیت. بۆ نمونە بڵێ سەیری ئەم ڤیددیوە بکە باسی سوودەکانی یەکێک لە میوەکان دەکات بە 15 چورکە تۆ سەیری دەکەیت چونکە 15 چورکە پێویستە بە تەرکیزە. بەڵام ئەگەر هەمان هاوڕێ ڤیددیوەیەکی 40 دقەیت بۆ بنێرێت لەسەر سوودەکانی سێ و لەوانەیە سەیری ناکەی لەوانەیە سەیڤی بکەی خەزنی بکەی بۆ دواتر بڵێ دواتر سەیری دەکەم. لەبەر ئەوەی مێشکت وا ڕاهێناوە لە ماوەیەکی کورتدا ئەنجامێکت پێ بدات لە ماوەی 15 چورکەدا سوودەکانی سێوت پێ بڵێ. بەڵام مێشکت ڕانەهێناوە کە بۆ ماوەی 40 دقە بە دیارە ئەمەوە دانیشی واتە ئەمە پێویستی بەوە هەیە کە ئێمە دووبارە مراجعەتی خۆمان بکەینەوە بزانیم بۆچی ئێمە تەنها دەتوانین تەرکیز بکەینە سەرماوەیەکی کورت. دووەم هۆکار بریتە لە خەوی نادروست. من پلان دادەنێم بەرنامەیەکی تایبەتەن لەسەر خەو بۆ بکەم و هەموو کاریگەریەکانی ئەوەشتان بۆ باز بکەم کە خەو چۆن کاریگەری هەیە لەسەر تەرکیز وەکو تازەش باسمان کرد ئەگەر تەرکیزت باش نەبێ چۆن کاریگەری هەیە لەسەر لە بیرچوونەوە. ئەو کەسانی کە خەوێکی دروستیان نییە خەوی دروست مەرج نییە تەنها تۆ بڵێ من 7 تا 8 ساعت دەخەوم لە 24 کات ژمێردا ئەو کاتە خەوێکی دروست بێت بەڵکو کاتی خەوەکە زۆر گرنگە. ئایا تۆ کەی دەنووی بۆ نمونە تۆ لە ڕۆژدا 8 کاژێر خەوت لێ بکەوێت مانایوانی تۆ خەوێکی دروستت هەیە. بەڵام ئەگەر لە شەودا 6 کاژێر بتوانی بخەویت کاریگەری زۆر زیاترە. کۆمەڵی بابەتی دیکە هەیە بۆ نمونە ئەو کەسانەی کۆمەڵێک فشاری دەرونی بەردەوامیان لەسرە ئەوانەی لە کارەکانیاندا بەردەوام فشاری کار لەگەڵ خۆیان دەهێنەوە ماڵەوە ئەوانەی کێشەیەکی کۆمەڵایەتیان هەیە ئەوانەی کێشەیەکی خێزانیان هەیە ئەوانەی کێشەیەکی داراییان هەیە ئەوانەی لە ژینگەیەکی نادروستی پشێوی پڕ لە دەمەقاڵێ و شەڕانگێزی گەورە بوون. ئەمانە هەموو کۆمەڵێک فاکتەرن کە کار دەکاتە سەر خراپی تەرکیز. بەڵام من باسی خراپەکانم کرد با باسی باشەکانیشتان بۆ بکەم چۆن بتوانم تەرکیزم باشتر بکەم. بەر لە هەموو شتێک من وتم یەکەم هۆکاری خراپی تەرکیز بریتە لە سوۆشەڵ میدیا و بریتە لە بەرکەوتنت لەسەر ئەو شتانەی کە ماوە کورتن. بە شێوەی خۆکارانە یەکەم چارەسەر بریتە لەوەی بەرکەوتنت بۆ سوۆشەڵ میدیا زۆر سنووردار بکەیت. کۆمەڵە پرۆگرامی زۆر جوان هەن کۆمەڵی پێشنیاری زۆر زانستی و باوەڕپێکراو هەن کە کۆمەڵێک توێژینەوەی گەورە و باشی لەسەر کراوە. کەمکردنەوە بەکارهێنانی سوۆشەڵ میدیا بە شێوەیەکی بەردەوام وا دەکات ئەم کەسە تەرکیزی باشتر ببێت. هۆکاری دووەم بریتە لە خەوێکی دروست کە ئەمە وەکو تازە ئاماشەم پێدا. هۆکاری سێم بریتە لە وەرزشکردن و جوڵەی بەردەوام چونکە لە کاتی جوڵە و لە کاتی وەرزش کۆمەڵی دەردراوی زۆر دروست و بەسوود لە مێشک دەردەدرێن یارمەتی باشترکردنی هەستی ئەو کەسە و بە دواشیدا تەرکیز دەکات. هەروەها لە بیرمان نەچێت ڕاهێنانەکانی حەسانەوە و خاوبوونەوە و یۆگا بە شێوەیەکی بەردەوام لە ڕۆژانە بکرێت بە هەموو شێوەیەک ئەوانە دەتوانن زۆر یارمەتیت بدەن بۆ ئەوەی تەرکیزت زۆر باش بێت. من لە کۆتاییدا دەمەوێت فۆکەس لەسەر ئەوە بکەم کە خواردن بۆ کەسانی کە دەیانەوێت تەرکیزیان باش بێت دەتوانن بەیانیان قاوەیەک بخۆنەوە یارمەتیان بدات بۆ تەرکیز. بەڵام هەمان قاوە ئەگەر دوای سەعات 6 و 7 و 8 شەو بیخۆیەوە دەبێت هۆی تێکدانی خەوت و تێکچوونی تەرکیزت. بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکەم بێنم بە فێڵێکتان پێ بڵێم لەسەر تەرکیز. ئەم فێڵە
زۆر جار لە کۆمەڵێک بواردا بە هەڵە و بە کۆمەڵێ بەڵگەی نازانستی لێک دەدرێتەوە ئەمە لە زانستی سایکۆلۆژی پێدرن ئەڤایلەبڵەتی بایەس کاریگەری بەرچاوی بەردەستبوون بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت سیارەیەکی سپی بکڕیت لەو کاتی ئەو بڕیارە دەدەیت کە دەچیتە سەرشەقام تەنها سیارە سپی دەبینی لەو ڕۆژەوە تەنها ئەو سیارە سپیانە دێنە بەرچاوت کاتێک تۆ دەتەوێت دوکانێک بەکرێ بگریت بە هەر کۆڵانێکدا دەڕۆی دەبینی دوکانی بەکرێ زۆرە ئەمە زۆر جار پێی دڵن یاسای پەلکێشکردن یاسای کارما هەر جۆرێک لەمانە ئەمە تەنها بابەتی تەرکیزە لە ڕووی زانستیەوە بۆیە من پێتان دەڵێم لەم ڕۆوە هەوڵ بدەن تەرکیز بخەنە سەر شتانێکی ئیجابی تەرکیز بخەنە سەر ئەو شتانی زۆر پۆزتیڤن تەرکیز بخەنە سەر ئەو بەرنامانەی کە لە ژیانتاندا کاریگەری ئیجابی دروست دەکەن من پێتان دەڵێم ئەگەر بەردەوام تەرکیزتان لەسەر لانە ئیجابیەکان بێت لە دەوروبەرت زۆر بابەتی ئیجابی دەبینی و بە هەمان شێوە ئەگەر بێت و تەرکیزت زۆر لەسەر لایانی خراپ و سلبی بێت دنیایەک ڕووداوی نەرێنی لە دەوروبەرتاندا هەن تۆ ئەو بابەتانە هەڵبژێرە کە هەز دەکەی سوودت پێدەگەنێت تۆ بە دوای ئەو کەسانەدا بگەڕە کە کەسانی ئیجابین تەنانەت بەشێکیان باس لەوەش دەکەن ئەگەر هێشتا هاوسەری ژیانت هەڵ نەبژاردووە تەرکیزت لەسەر ئەوە بێت کە کەسێکی چۆنت پێویستە لەناو کۆمەلگا زۆر جار ئەم کەسە لە بەرچاوتە بەڵام لەبەرەوەی تەرکیزت نەکردووە نەتبینیوە زۆر چیرۆکی وامان بینیوە کە دوو هاوڕێکی زۆر لە مێژ بوون بیریان لەوە نەکردەوە ڕۆژێکەمانە ببنە هاوسەر یەکدری و لە کۆتاییشدا تەنها تەرکیزیان گۆڕیوە لەسەر دەوروبەر بۆ تەرکیزی شوێنێکی دیکە و هاوسەریەت ژیرێکی زۆر باشیان پێکەناوە هیوادارم لەم بەرنامەتوانی بێتم سوودێکتان پێ بگەینم و بە تەرکیزەوە لەگەڵم بوو بن بە هیوای دەروونێکی دروست بۆ خۆم